بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. ئێمە وسابێستون لەوێدا پشومان وەرگرت کە پرسییم لە 8 شوباتی 1963 کۆتیتایەکی سەربازی لە نێو حکوومەتی عێراقی ڕۆیە کە بەسەر عەبدولکەریم قاسم و کاتە هاتنی عەبدولسەلام و بەعسیەکان بەراورد بە سیاسەتی قاسم بەرامبەر بە کورد، سیاسەتی بەعسیەکان و عەبدولسەلام عارف لەو دەمەیە بەرامبەر بە کورد چۆن بوو؟ بەڵێ قوربان کودەتاکە کە ڕوویە تەبیعی عەبدولکەریم قاسم خۆی ڕێخۆشکەر بوو بەوەی یعنی عەبدولکەریم قاسم من وای لێگەیەمەوە تەنها هەر خۆی مابوو بە تەنیا ئینا ئەترافەکەی کە هەبوو هەموو ڕێخۆشکەر بوو بۆی کەوا بە ئاسانی ئەو کودەتایە بکرێت. دۆستی نەمابوو، دۆستی دوورخست بووە، دوورخست بوو لە خۆی ئەمانە. تەبیعی هەڵەیەکی گەورەی کرد ئەم پیاوە خۆی قەتیزما لەکوێ لە هینا لە وەزارەتی دیفاع شەو لە ماڵەکەی خۆی بوو، خانوویەکی بوو گرتووی بەکرێ هی ئەموالی مجەمەدە بوو، مانی سازی کرێ و خانووی ئەو شەو لێ بوو، ڕەمەزانیش بوو طبعاً شادی ڕەمەزان بوو، جومعە بوو، باری ئازانی بوو. ئەو تارانە کە هاتن طبعاً عارف عەبدولڕەزاق ناردنی و لە حەبانیەوە و ئەم منذر وەنداوی ئەوان کە قەسفی هینیان کە قەسفی وەزارەتی دیفاعیان کردوانە طبعاً انقلابەکە لە ڕۆژی ڕۆناک سعات 9 بوو. یەکەم هینی یەکەم کەلیمەی هینیان بڵێن دەستپێکردنیان کوشتنی ئەو جەلال جەعفەر القاتی بوو کە قایدی و قەی جەوی بوو لە ماڵی خۆیان بوو، بەعزێک لە ماڵەوە کوشتویان، بەزێک لە دەرەوە کوشتویانە چۆ بۆ گوایە نازم خواردن و شت بکڕێ هەر بەجلی هینیشەوە بەجلی مەدەنی و ئەمانەوە ئەوە بڵێن هینیان بوو، ئەوە کەلیمەی سڕیان بوو کە دەست پێ بکەن و ئەمانە هەر بە ئاسانی مەسەلا چوون ئەوە بوو مەسەلاتی زاعوانیان کرد ئەم کە دەرچوو ویستی بەرەو لیوای نۆزە بڕوا، لیوایکی خۆی هەبوو نۆزە ڕێیان بازێکیان نەخێ با بچینە دیفاع، لە دیفاع قوتێکی باشی هەبوو خۆی، بەس خۆی لەوێ مەڵا زاترەوە بوو لەوێ خەڵکێکی زۆر هاتن، جەماوەرێکی زۆر هاتن داوای چەکیان لێکردن پیاوە ڕێی نەدا چەک با بە خەڵکەکە چاکەی بانێ فەرقێ کرد. ئەنجام مەسەلا داوای لە لیوای نۆزە کرد، پیاوێکی خراپی وەک تاشەکەچی کردو بە زابدی استخباراتی لیوای نۆزە جوابی وتی وەرە تا زوو تەسلیم بە. ئەو جا سمعزاوی کە من باسێکم کە سکرتێری بوو ئەوە لە ماڵەوە بوو تەلەفۆنی بووە کە ئەڵێ وەزع خراپ بووە تازە بڕۆ خۆ تەسلیم کە، یعنی ئەنجا تێگا کە ئەم کابرایە لەگەڵیا خائینە ئەم بابەتانە. مەسە پیاوێکی وەکو مەهداوی کە خاڵۆزای بوو فازڵ مەهداوی ئەوە زۆر بە باشەی توانی ڕزگاری بە کورد خۆشەویست 2 ساڵ بوو قسەی نەبوو لەگەڵیا، پێی بوو چووە پەنای وتی لەم ڕۆژابی لەگەڵیا بوو ئەمانە. طبعاً لەو پێشگوایە بە حساب لە ڕێی بەڕەحمەت بێ کەریم قەرەنی کە مصەریفی سلێمانی بوو ماوەیەک لە ڕێی ئەو دۆستی تاریخیا بوو، تاریخی تازە بووە باسی گوایە نامی تاریخی بوو مامۆستا بلای محمەد هێنا بوو کەوا ئەنەهو ئێمە ئەمانەوێ پشتمان بگرن لەگەڵمانە بن کە هینمان کرد سەوراکە لە زدی عەبدولکەریم شۆڕژەکەینەوە تەم بە شۆڕ کورداکە بە شۆڕشیاندانا لەگەڵمانە بن و مەسەلا پشتمان بگرن و ئێمەش حقوقی ئێوە ئەپارێزین حقتانەی نییە. ووازم بەڕەحمەت بێ ساڵی سفیش کە لە بەغا بوو بە نیهێنی مەسئولی لق بوو لە بەغا یەک دوو جار شەوکەت ئەقراویش لێوێ بوو چایان بە هین کەوتر بوو بە عەلی سەعدی کە ئەمیرسڕی قیادی قوتری حیزبی باز بوو، بعضی وتوێژ لە بەیرانە کرا بوو ئەمانە لەمە زیاتر هیچ شکە نەبوو، یعنی بڵێ هەر وعود بوو بەدەم کە ئێوە مەسەلا ئێمە شۆڕژەکەین ئێوەش لەگەڵمانە ئێمە دان بە مافیەوە ئەنین و ئەمانە. ئیتر کە هیرەکە کرا کە طبعاً قسەی قسە بڕێ بەعسیەکان لە 25 دوانزەوە تەلەبەیان هاننا ئەوە بوو لە سانەوی شەرقی کەرادە شەرقی سانەوی لەوێ لە کوڕی مەهداویاننا ئیزبات چوو لەسەری کردەوە کردیان بە مزاهرە و بە ئیزراب و ئەمانە باسیەکان وازە یەکێتی قوتابیانی کوردستانیش تەئیدی کردن لەو کاتە لەگەڵیانە بۆ ئیزرابکردنە تا ڕێی تەلەبە مەسەلا تەلەبە ئیمتیحان نانوچی و ئەم بابەتانە ئەو ئیزرابە مایەوە تا بڵێن کودەتاکەی شوبات کرا ئەم بابەتانە. ڕۆژی کودەتاکە طبعاً ئێمە پێشمەرگە بوو لە دەرەوە بووانە ڕادیۆمان کردووە کە دەوری سەعات 9 دەوتیان شت لە بەغا قەوماوە پێیان خۆش بێت ئەو کاتە مابوو عەبدولکەریمەوە ڕوخێ و ئەم بابەتانە ئەوە بوو بەرقەیەک درا، بەرقیەکە کە درا بەڕەحمەت بێ بە ئیمزای ساڵح یوسفی و فواد عارف بوو. فواد عارف طبعاً کە وەزیر بوو لە زمانی عەبدولکەریمان، عەبدولکەریم عاجز بوو کوردپەروەر بوو، کوردی خۆشەویست وەڵام کابرایەکی مستەقیل بوو سەر بەخۆ بوومانە لە بەرقیەکە بەرقەیەکیان نا بەرقیەکە بەڕاستی ئەو بروسکەیە من ئێستا کە تەماشایەکەم حتا جەنابی مەلاسای ڕەحمەتیش پێی ناخۆش بووە، ینی لە ساڵح یوسفیش تووڕە بوو لەسەرەوە. بەرقیەکە بەم شێوە بوو إن ضربات الشعب الكردي ضد العدو الأوحد للقوميتين العربية والكردية وباقي الأقليات قد تلاحمت مع ثورتكم العظيمة فتعانقت الثورتان
فتعانق دي الثورة أم وشعنا تلاحمت وتعانقت وشي قصة يعني تبينا شورشة كمان تلاحم أويك ولقليك آيوة تبو انجا باوشان بيكاك تبيني شورشة شي الرواي ملتي شي وكو ملتي كرد بيني بشوفيني بكودتاي شي شوفيني كبا دستي مخابراتي أمريكي وشريكين ودستي بالانها بوتيا طبعا أخو هنا عليه مشهورة عليه الصلاة والسلام أتينا بقتال أمريكي مشهورة كما عليه أما بتانا أما بكي بهاوتاي أوا زورة كبير باشا ما وصل جنب بقول ناشر مراد قرن بنبخشة أما يو برشارة بكم لسردمي عبد الكريم عارف ده عبد السلام عارف ده أقربز لنيوان شورشو حكومتي عراقية وكاتايا راقين ره بلي أو كاتب لي أو أقربز شون بو أقربز يكسري كهين بو سزاني أزاني بلمايك بله لسه بس هيك أو تويجا كرابو تلو باج ماويك تاريخيا خوي كرئيس كرابرز كان جيش وكاتا تاريخيا كرابرز كان جيش خوي عقيدي متقاعد وكلام بفريق ورز كان جيش لقى خوي لقماني رحمتي برد بردي بو السنوة بس لقماني لقماني ملاسا كسجن بو لبقى بردي خويا ومعنا وعلى اساس اتو وفدي كردي مامزلال ياي بخيبي برئاسي مامزلال هات بقى ومعنا كوتنا وتويش بلام بعث كانت يعني إما بتماي أوين وحديك الثلاثي بس طبعا كإنقلابي هشتي هيش كلا لسوريا قصيق صبري هشتي شبط لا لهشتي آذار سوريا لبستو هشتي نوع انفصالا كل بسوشتي نوي شخصيك لهين جابوا للجمهورية العربية المتحدة كلا كان مصر وحدة أنا بو حكومتي تقريبا أو أحزاب عليه كون كلا بنجا كان حاكم بون حكومتي أم كابرا خالد العظم رئيس وزراء وناظم قصير رئيس جمهور بو بعث كان إنقلابي كلها هشتي آزارة بعث كانوا لغا قومي كان أوسع حزبي بعث وحركي قوميني عرب وحركي اشتراكي عربي وحزبي عربي اشتراكي أتأمانة هموي بيكوا بون جبهيش يعني أبو بقشتي حتى إخواني بعض تأييد يعني كنا وطبعا حركة ناصرة كانوا حميان أمين إقلابي كده أما زيادة طبعا بعث كان اللي طبعا صلاح البيطار بو برئيس وزراء ولو مجلس كاسوري عندنا وكو عراق وإلى تاثير رئيس مجلس كبو بلا وزراء بعثي بو أما وايكل بعث هني العراق والسوريا وتاني يما وحدة بالسين وقال مصر وتاني يما ناتوانين حتى أبي رأي أواني جور بقرين ومعنا بلا باني كان ده كل حشتي سيابو أويك هي لا مركزية ذلك لا مركزي لا مركزية أم محافظات إصابو يعني أو سام محافظات نبو مصرفيات أبو أو لا عندنا أبو كوا منطقي كردواري بيبقى محافظيك يكون مقرها مدينة السليمانية وأربيل أو عندنا أبو أنجا أو أقضي ونواحي يعني كعايدي مصر دوق محافظة نبو بخيرة وسد أمان أم بابتانا كركوكر باسي نكري باسي ناكلا أم بابتانا وشنشتي إداري ومانا وخوندنا تاسي متوسطة كردي بي أم بابتانا بلام أما مشروعي بارتي كتقديمي كر مشروعي زور قولة تربو يعني معنا لا مركز سياسي كلا يترعبوا وفدي لهنا لماي تشوارا لماي تشوارا لكويسنجار مؤتمريش قولة بسرا برزاني رحمتي برحمة بمناسبة قولة خلقشي زوري بانكر يعني حتى أكو تركماني شيء لكركو بانكر لتركمان كان بانكر بو مؤتمر بجدار بن بواني كود شيبكا معنا قرار دراك كود تويشبكا وفد كان دروس كبلين مع مجرى خوي رئيسي وفد كبو عندها مكاني صار يسفي بو حبيب محمد كريم بو ما مسلم محمد بو بعض مستقليتها برشي عارف بو هربابيتو الصمد عبد الصمد محمدي كويب بو كابرا بو ضابط بو او كاتا عقيد ركني كرد بو مصطفى عزيزنا ومعناها مو كاك حسيني خانقاب ومعناها مو عندهم وفدبون عزي بخدمتكم إن جا دواي وتيان إما مام جلال طبعا أو كاتا مدنية كان يعني وان حسابك كأوان لقل ما في كردان عسكري كان طبعا مثلا عارف رئيس جمهور بو عسكري كان وكو عماش وكو أحمد حسن بكر أوان يكبلين كين بون أوان تنتربون مدني كان يعني إما لقل أوان شو خمان علين عرب حقي أوي هي كوا مثلا حقي تقريري مصيري خوي بيع شارلسي خوي بدسي خوي ما في خوي إنكا كل جو حقي أوي هي كان بابشين ولا قال جمال عبد الناصر ومام جلال ياي بخير بيقى فؤاد عارفة كشو وكو وفدك الشعبي شايب جمال عبد الناصر كو زور باشا ما مصا لكانوني دوامي هزانو صوت شخصي حكومتي عبد السلام عارف برياري كي دركرد كانوني دوامي هزانو صوت شخصي عبد السلام نبو عبد الجلال كانوا شخصي عبد الكريم بو عبد الكريم أحسن عبد الكريم بريارك درشو بو أواني كبهوي كشكاني باكورو دجي كرابون بريار درشو آزاد كرين شيء بون أواني بهوي كشي باكورو نا خوي
عبد الكريم كانوا دوي شخصية عبد الكريم عفواتي درك هنا دركر بو كرد بو شجار كتسليم بيته وعفاتي دركر أمانة بلام لوقت مفاوضاتك ككرا سجني كرتبو همي برنبو مجموعي شان برا مصاحبي محمد كريم سجن بو بريانا أمانة مثلا بلين ما صاحبي زو كسان برا بلام هجبوا معه للسجنة مثلا من بولمونا زاويك محش عثمان كجيراب ولا قال وصا شفيقة بالرحمة بيه وصا شفيقي في ترهبو لكودبون برنبون كزور قورج نبون يعني هالأندامي كي بسيطي بارتي بولو جيرابون برنبون لعبوا هنا حاش عثمان رايكر يعني بنوع كود الباسكت ولا كوتوانا قشتونا كردستان ومعنا بلى يعني بعض البينا هرقوبوا يعني كيشكاني أوكاتي نيوان كيشوم ملاني سياسي وفكري نيوان بارتي ديمقراطي كردستان وحزب الشيوعي العراقي لو كاتا يشيبو لو كاتا قربان طبعا حزب الشيوعي أو بلي قومه يعني براسي كشتاري كي قولي يكرا لك هنا دوري رنجة وق بعض كان عماج دوري شو هذا كسك معني كشتون يعني براسي أو ما دي باني رقم سياسي كدري عن كرد بإبادة حزب الشيوعي واشتكي زور يعني شو بيس ومعنا بقلابو إنجا حتى القيادة كانت شنكسي يعني بسلام عادل كسكرتير بو هروابيتو مثلا بلين محمد حسين أبو العيز بو عبد الرحيم الشريف وهم قيادة حزب الشيوعي كشتان هم يعني كشتنو أنا أزي بخدمة كم ويان كدنا شورش كرويان كدنا شورش براسي من واقع عليهم كمل لقى الأوانيم أبواي باوش يعني بكنا أو شويناني كمكتبي سياسي تيا دصلا داربو يعني بشي من لواء سليماني وكركوانا بايخنا بينان حتى لمنطقيهن ليش عنا لو على الصندليانا لمنطقي شي بيلان بمو منطقي بمو أنا ليانان وشان كسيشان ليه كشنو أم بابتانا بلام ملاسفين رحمتي باوشي بوكرنا يعني ريان مقريان كده لوازور يعني هني باجو طبعا أو سياسة ما مجرال أو سال خارج بو أو بلين لمفاوضات ودعيش طبعا أو بلا بيدوتا وكنقرأ وبغات شو بو خارج وانا أو بيخوج نبو إمام جلال دجي أوي نبو إمام جلال حزي كتب ريبة حزب الشيوعي بدري ومعنا أما ممكن أوي باعتبار أنه أوان سلبي بون بلامر بشور شيء أيلول له بيش ومعنا يعني من بوالم بعكس غير أوان بعضي هلي شامو بيه بلام هلا ما كاد مواقفي شاهبو بلامر بشور شيء أيلول له ومعنا يعني من هم كاتيجوريهم اللي كم حزب شيوعي حزبك خبادير بوا حزبي بو تصحيح زورا ولا فينا ميلتها بلام حلاج بيلها مو ذاكر هلا بوا امانه يعني من واقعين لهم وحزب ابو ابواب باوشي بو كراتو بو شوي يعني من لغلاواب حتى اكو شورشي كردستان وابي يعني برزاني بحزبه نبس برزاني قائد بيسل كردبي ام حزبانه بشيوعيه وببارتي وهمو لجين او مثلا مو شغالي هبي جبريش على بي امانه كتبوا ما مصابسون لساعه وقت دانوستان وقفتوها كان لقى الحكومه يقل دويا كان عراق بارتي ياخذ حزب الشيوعي لو دماك وكدو هزي دياري سياسي لساحي كرديه كتبوا بجليك كان مثلا قضيه سياسيه كان ينزل كان بس القضيه النتويه كان لقفت جودان وسنه كان لقى الحكومه يقل دويا كان مثلا شخصيه حزب الشيوعي بعث قومي جاي اولين متمانين ايوا وتويج على قلاب كان قصه شهر حسب لو أوان تيديوانك حزبي هنا قومي وبعث كان لوقتي الشري كردستان شرق عبد الكريم قاسمه بحزبي بعض باين ذلك يقول عبد الكريم قاسم خوي هاني أمانية وابوي ضباط وعسكري جيش عراقي بكجلين طبعا عبد الكريم قاسم بتندي دجاتي هني ناك يعني برين الشرك لا بلان بوشي وين بوي كيكير خلق كي تربو بس أبوك عزناكم أو ضباط وخلقوا طيراني كابون همين تو باريس وبياي خرابون لكردستان أو مانا يناخو عبد الكريم قاسم سياستك أهون تربلش هذا برامر بكردو هذا زوري في خوش نبو يعني أوي كحزبي بعض زي كريا نتو باريس كان يعاك الناس ولز مكان برام أمان ما بس شان هو بتاع بخوان قائم جيدا كان بي خوان قدين بتايبتي بطواوتي أرزي بخزبهم كخوان طواو هنا كان بالفعل أو حزبي بعد ستاك وحركي قوميش يدور خصو تيامي كدن بمؤامرة ومعنا بتواتي كخوان شسبان إن جاو بلاماري كرديانا بلاماري كرديانا لما يششع لما يششع كبلاماري كرديانا حتى صار عماج يقول نحن نقوم بالنزهة جيشنا يقوم بالنزهة في شمال العراق
ئەنج هێرشێکی زۆر درڕندانە دەستی پێکرد یعنی ئەوە بوو ئەوەڵ پێرش کە پەلاماری ناوچەی بەرزانیان نا بەڕاستی من بۆ مێژوو ئێڵێم بۆ حقت ئەڵێم وانە ئەو ناوچەیە ناخۆشیێکی وایدی بەخۆیەوە بەڵام پاڵەوانانە قارەمانانە بەرەنگاری ئەو لەشکرەی عێراق بوون ماوەی دوومان شەڕیان لەگەڵ جێشی عێراقیا کرد دوومایی ڕێک لە منتیقی بەرزانە زۆر باش و ڕاستە بەعزە شوێنی گیرا ئەو بەرزانە حتاکو بە تەیارە مزگەوت وشەکانشان هەموو هین کاول کردنوانە لە ئاخریا مەشهورە برای فەیسەڵ ئەنساری لە مای نووە بروسکەیە بە تاریحە کە ڕزگارجێژ وتی ئێمە ڕاستە زۆر شاخی پێچە چوە ئەمانەمان گرتووە چەند شوێنێک بەڵام زستان بمێنین ئەمانە ئەوەندە قارەمانە زستان نام ئیسلاحەتکەین جار من بۆ مێژووی ڕێم دکتۆر مەحموود عوسمان یایی بەخێر لە دکتۆر بوو لەوێ لە ناوچەی ئەوانە خزمەتێکی چاکی کردن بزیناریان و ئەم بابەتانە یعنی قەت هین نابێت ئەمانە ئەوە بوو شێخ ئەحمەدی ڕەحمەتی وازم شێخ عەبدوڵڵای کە لەم بەینا وەفاتی کرد ئەو شێخ عەبدوڵڵای برازای بوو لەگەڵ هینا شێخ نەزیری کوڕی وازام ناردنی کەوتنە وتوێژێک ئەوە بەرقەیەکیان بە حکوومەت کەوا ئەنەوە منتیقەی بەرزان دەستکاری نەکردووە ئەمە وچمە سەر ڕووداوێکی تری گرنگی مێژووی ساتەوەختی شەستەکانی سەدەی ڕابردوو کە ئەویش ساڵی 1964 دروستبوونی ئینشیقاق و ململانەی فکری و سیاسی لە نێڕۆیزەکانی پارتی دیموکرات و جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی دیموکرات ئایا تۆ کادر و پێشمەرگەیەکی دیاری ئەو کات کە بۆ خۆت وەخشایەت حاڵێکی زیندوو لە نێو ئەو ڕووداوە مێژوویە گرنگا بوویت هۆکاری جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی چی بوو؟ خۆی واقعەن ئەو ناکۆچیە زووتر هەبوو بە تایبەتی لە بینی سەرۆک بەرزانی ڕەحمەتیە و لەگەڵ مامۆستا برایمە یعنی ڕیشەیەکی قوڵتری پێش 64 بڵێ طبعاً لە ساڵی 59 60 شتێکە بوو هێورە بووە لە 60 خۆ مەشهورە کۆنگرەی پێنجەم یعنی من حەزەکەم باسی لە کۆنگرەی پێنجەم بەرزانی ڕەحمەتی چۆ بەرزان هەر عاجز بوو تووڕە بوو ئەمانە ئەوە لەسەر چی؟ ئەو بە قسەم داکەن زۆر شتێ من داوایەکەم کە لە مەسلحەتی ئەوانە یعنی ئەنەهو عەزاکانی لیژنە مەرکەزی و مەکتەبی سیاسی و ئەم بابەتانە مامۆستا برایم کە سکرتێری حزب بووە و ئەو ئازاری کەوانە مامزرا زۆر دۆستی زۆر ماسای خۆشەویست لە ئازاری خۆشەوی یعنی تا کە جاش بۆ لێ من هەر خۆشەویستووە ئەمانە بەڵێ بەڵام ئەو دیار پێشە فکری سیاسیەکان بەدەر لە خۆشەویستی بەڵێ من بزانم ئەوە بوو مەلام سفا وەکو زەعیمێ چونکە خۆی بەعەرزەکەم پارتی جەناحی هەمزە عەبدوڵڵا ئەوان لە 58 و 59 زاڵ بوون بەسەر مەکتەبی سیاسیە مامۆستا برایم ڕاستە سکرتێر بوو بەڵام وەک تەجمیل هەتا مامزرایش تەجمیل کرا ئەوان سەر بە حزبی شوعی بوون یعنی ئەیانویست پارتی تەسلیم بە حزبی شوعی بکەن اینجا ئەوە بوو طبعا لە مای 6 59 یعنی بگەڕێنەوە بەرزانی گەشتە حدێک طبعا لە پێشە بەرزانی تەماشاکە عەبدولکەریم بەرەو ڕووی شوعیەکانە زۆر جوێی نایەتی لەوانەیە ئیتیجاهەکە مەسەلا بێت و من حەمزە ئەوان دوور خەمەوە حەمزە عەبدوڵڵا بوو حەمید عوسمان بوو مامۆستا ساڵح حەیدەری بوو ئەرزی بە خزمەت دەکەم نەژادی ئەحمەد عەزاغا بوو هەروە بێت و خەسرەوی ئاغای تۆفیق ئاغای فەتحوڵڵا بوو ئەمانە ئەمەش مەجموعانە ساڵ ڕوژدی بوو ئەمانە سەیتەران کردووە سەر حیزبەکە و وەکو جەناحێکی مائیلی حیزبی شوعی جواب بوو پەیوەندیان بە جەمال حەیدەری ڕەحمەتیەوە بوو ئەم بابەتانە ئەمە طبعا بەرزانی ڕێی بوان گوێی نەدانی ئەوانە لە ئاخریە طبعا ئەوە بوو حەمزە عەبدوڵڵا گەشتەوەی ئەڵێن گوایە نامەیەکی بۆ بەرزانی ڕەحمەتی نووسیوە ئەنە ناسحون ئەمینون لەکە ئەمانە زۆر پێی پەس بووانە کە دیشی عەبدولکەریم تقریبا بەرەو لە شوعیەکان بەرەو دوورەکەوێتەوە لەیان شتێکی وا بەزەکەن ئەمیش بە هەری زانی ئەوە بوو ناردی کۆنفرانسێ بگیرێ ئەوان نەهاتن بۆ کۆنفرانس و شتەکە دەریکردن بەزانەکانیان لە مەقەر دەریکردن هەتا جوابیان مامزرا لە کۆیە بووتیان ئەو کاتە تەجوید بوو کە کلی ئینیە کە بڕۆ ئشرافی سەر جەریدەی خەبات و ئانە بکە مامۆستا برایم لە خارج بوو ئەمە مؤتەمەری چواریشیان لەم مؤتەمەرەکە یەکسەر هەمویانیان دەرکرد هەنیانش لە مؤتەمەریش بەشدار مامۆستا برایم بوو بە سکرتێر ئەمە تۆ ڕێت داوە بەرزانی گەورەت بێ برا گەورە بێ هەموو حسابێ بێ دیار بوو بەرزانی بەو شێوە تەماشایە کرد کە خۆی ئەبێ مەسەلا لە قسەی دەرنەچن هەرچی ئەو بیڕێ نەڵێن نە ئەمە تۆزێ تقریبا لە 60 باش و مەسەلای سەبرین من دائما موقفی مامۆستا حەمزە و مامۆستا ساحیدی طبعا ماوەی پێکەوە ئێمە لە محکەمەی شەرعی پێکەوە بووین هەڵویستانم پێ جوان بوو کە هیچ شتێکیان نەکرد دوای ئەوە یعنی بڵێ جیاوازیە دروستکە حسابەکەن جوان نەدایە یعنی کەواتە بم بۆچوونەی تۆ مامۆستا ببوورە بم بۆچوونەی تۆ هەر کەس بیرێکی شوێ یانە یاخود چەبڕەوانەی لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان هەبوو بێ لەو ڕۆژگارەیە
ئەوەیە تەجمید کراوە یا دەرکراوەیە هەڵپەسێنراوە ئەزەکەم ئەو کاتەوە بەڵام کە ئەوان لابران مامۆستا برایموان تەمان سەر نوێ بڵێن مؤتەمەری چواکرا بە سکرتێر و کاروبار کەوتە ژێر دەسەنوانە خۆ مامۆستا برایم زۆرتر بەلای ئەوە دانراسووی پیاکی عاقلیش بوو تێگەشت و لەگەڵ لە تەوپەرستەکانە لەگەڵ ناسوێزەکە برادریە بوو لەگەڵ وەختی خۆی لەگەڵ قەومیەکانوانە هینێکی هەبوو ئەنگ وایە مەسەلا ئەو زۆرتر سەر بەوانەوەمانە خۆ لە ساڵی 60 بڵێن شوعی هین نەبووی کە باکسی بێ زاڵ بێ لە ساو حیزبەکەوەمانە ئیتر ئەو بەرزانی ڕەحمەتی عەبدولکەریم قاسمیش دەستێکی هەبوو ئەو یوسف کە وەزیر بوو ئەو یوسف مەلا مستەفا بیکا بە سکرتێری حیزب نامێنار دەیگو ئەمانە بە قسەی تۆ ناکەن ئەمانە تۆ بە هیچ نازان و خوان هەموو شتێکن بەمان شێوە دەیوت بەرزانی بە عەمەلیەوە نایە سکرتێری حیزب بێ عەبدولکەریمیش حەزیە کرد ئینشقاق بکرێتە بەینیانەوە چونکە ئەوە سیاسەتی عەبدولکەریم بوو دائیمە حەزیە کرد لە یەک بەر مەسەلا حیزبی وەتانی دیموکراتی کرد بە دوو بەشەوە شادرچی و محەممەدی مەسەلا حیزبی شوعیەکی دروست کرد لەولاوەی داوای ساغر زەدی حیزبی شوعی ئەمانە بەس ئەو کاتە مامۆستا برایم وان ڕازی بوون بەوەی بارزانی چی فەرمووی یعنی قسەکانی قبول کرا و محسین زەی لە کتێبی بەشی دووەمی وێزگەکانی ژیان ماڵێ لە 1950 1950 لە بەغا ئاهەنگێک بوون ڕۆژ گێڕا لە ئوتێلی خولت ئەڵێ بەرزانی و ئەندامانی سەرکردایەتی نهاتبوونەوە هینە هەمزە عەبڵا و تارێکی خوێندە و تارێکی زۆر چەپڕەوانە و توندڕەوانەتر بوو لە برادرانی حیزبی شوعی ئەمە دلیل نییە بۆ ئەوەی کە هەندێک لە برادرانی باڵی مەکتەبی سیاسی بیری چەپڕەوانەیە بڵێن خۆی چۆم ئەو کاتە قاعیدە تەئیدی هەمزە عەبڵەوانی ناکرد قاعیدە لەگەڵانە بوون بعضێکیان وەک بەڕەحمە بێ نووری شاوەیس و بەڕەحمە بێ عومەر دەبابەوان وەکو محاید وا بوون بەس مامۆستا برایم و مام جەلال زۆر دژیان دژی ئەو تاقمی حەمزەوان بوون زۆر یعنی هیمووانە بەڵام بەرزانی کە نێچوو بێت ئەو کاتە ڕێی بۆ خۆ گوێی نادانێ یعنی ئەوەش بوو من واتیەگەم کە عەبدولکەریم قاسم لەگەڵ شوعیەکان مسارەیەکردن و لەگەڵانە ئەویش حەزێ کرد ئەمان بەو ڕێگایە بڕن بەڵام لە دوایی ئەوە بوو مامۆستاجان زۆر بمبورە لە کۆنتڕۆڵ ئاگادار مەکرد کە کاتەوە بۆ یەک دەقە کاتە ماوەمێ دووە پرسیار بکەم بە بڕوای تۆ ئەگەر ئەو ئینچی خاخۆم لەملانێ و باڵبانێ لە خۆناغا لە 64 ڕووینەیە بارودۆخی سیاسی ئێستای کوردستان بەم شێوەیە ئەبوو یاخود جیاوازە بە باشتر مەزان چونکە بەڕاستی ئەو کاتە من خۆم چەنە بڵین بە حسابی حیزبایەتی لانگیری جەماعەتی مەکتەبی سیاسی بەڵام من پێم باش بوو ئەو کاتە کە بەرزانی بڵێنە شەشوێ و زەعیم بوو برا گەورە بوو قبول کرا بوو ئەوایە ئەمان بەهەڵە بوون یعنی 64 ئەو کۆنفرانسی کەپتان لەسەر ئەوە بوو کە ئەو لەگەڵ عەبدولسەلامە ڕێکەوت ئیتفاقیش دەی شوباتی 64 بەیانەکەی چوایتیانە بەڵام ئەو هودنێ بوو کردبووی خەڵکی زۆر ناچار بوو خەڵک زۆر پەرێشان بوو زۆر سپاس مامۆستا بێستون عەلیکەریم ناسراو بە مەلا بێستون یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگەی دێرین و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی شوێنی شۆڕشی ئەیلول سپاس بۆ بەشداری و زانیاری سپاس بۆ خۆکردنیوانداری خۆشحاڵ بووین بە ئامادەبوونیت زۆر سپاس بیرانی بەڕێز بە ناچاری و ماڵ ئەوە یەکەین تا ئەڵقەی داهات و بەرنامەکانی تر و تاواکردنی تەوەرەکان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ